دوای چەند مانگێک لە دواخستنی بەهۆی خراپی کەش و هەواوە بڕیارە سبەی تاقیکردنەوەی پرۆژەی قورئان بەهاری دڵان لە سەرتاسەری هەرێمی کوردستان و بە بەشداری زیاتر لە 50,000 کەس لە کاتژمێر 2 پاژنەوەڕۆ ئەنجام بدرێت. لە سلێمانی ئامادەکاریەکان کۆتایی هاتووە و لە هەردوو یاریگای سیروانی نوێ و یاریگای ئاشتی تاقیکردنەوەکە ئەنجام دەدرێت. کاتژمێر 2 لە هەردوو یانەیە گەورە یاریگای ناوشاری سلێمانی یاریگای سیروانی نوێ بەرامبەر تەلاری هونەر پشت بینای دادگای نوێ واروها یانی ئاشتی لە گەڕێکی ڕزگاری تاقیکردنەوەی قورئان بەهاری دڵانە لە سنووری مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری ئەنجام ئەدرێ. پشت بەخوای گەورە چاوەڕێیەکەین کە کەرنەڤاڵێکی خۆشەویستی گەورە ئەنجام بدەین، هەم بە بۆنی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگی قورئانە، مانگی گەڕانەوەی بۆ لای خی گەورە ئێمەش ئەم فستیڤالە گەورەیە ئینشاءڵڵا سبەینی ئەنجامی ئەدەین و داواکاری لە هەموو بەشداربووانی پرۆژەی قورئان بەهاری دڵان لە سنووری مەڵبەندی سلێمانی بە گوڕوتین و بە بەشداریەکی گەورە و ئینشاءڵڵا بەشدار بن و ئێمەش لە خزمەتیانین و هەموو ئامادەکاریەکانمان کردووە. لە سلێمانی 12,000 کەس ناوی خۆیان تۆمار کردووە بۆ بەشداری لە تاقیکردنەوەکە. ئەوانەشی ناویان تۆمار نەکردووە و خۆیان ئامادە کردووە دەتوانن سبەی بەشداری لە تاقیکردنەوەکەدا بکەن. پێویستیشە بەشداربووانی پرۆژەکە پێش کاتژمێر 2 لە نێو یاریگاکاندا ئامادە بن. دیارە لە شاری سلێمانی لە دوو بنکەی جیاواز ئیمتیحانی پرۆژەی قورئان بەهاری دڵانە ئەنجام ئەدرێ لە ساحەی ئاشتی لە یاریگای ئاشتی لەگەڵ یاریگای سیروانی نوێ لەبەر زۆری بەشداربووان دیارەکراوە بە دوو یاریگای و دوو شوێنی جیاواز و ڕێژەی بەشداربووان 12,000 کەس ناوی خۆی تۆمار کردووە لە ناو سلێمانیە و ئینشاءڵڵا سبەینی هەمووان ئاگادارکراونەوە کە بێن کاتی ئیمتیحانیانە و لە دوو شوێن و دوو بنکەی جیاوازە ئیمتیحانەکان ئەکرێت. بریتە لە دوعاکانی قورئان. پرۆژەکە بۆ لەبەرکردنی 49 دوعای قورئانە. سەرجەم موسڵمانان بێ جیاوازی ڕەگەز دەتوانن بەشداری تێدا بکەن و 100 خەڵاتی شایستە و گرانبەها ئامادە کراوە بۆ سەرکەوتوان کە دواتر بە تیر و پشک ڕاستەوخۆ ناوەکان لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە جیا دەکرێتەوە. لە گرنگترین خەڵاتەکانیش ئۆتۆمبیلێکی کیلۆمەتر سفر و چەندین گەشتی عومرە و چەند خەڵاتێکی تری گرانبەهایە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی. بەشداری لە تاقیکردنەوەکە بکەن هەڵبەتە بەهۆی فراوانی